باشبوونی دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان و زیادبوونی جوڵە بازرگانیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ و ناوچەکە بۆتەوە کارێکی سەرەکی کە ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە جموجۆڵێکی زۆر باشێ. لە هەمان کاتدا بازاڕەکانی هەرێمی کوردستان ڕەتێکی ڕاستەوخۆیان هەیە بە پێدانی موچەوە سەرڕای هەموو ئەو قەیرانانە یاخود ئەو زەختانەی کە لەسەر حکومەت هەرێمی کوردستان بوو توانرا لە کاتی دیاریکراوی خۆیدا موچە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا دابش کرێ. لە هەمان کاتدا هاتنە پێشەوەی بۆنەیەکی ئاینی و کۆمەڵایەتی بە تایبەتیش جەژنی قوربان کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان پێشوادەی هاتنی جەژن ئامادەکاری تەواو دەکەن. لە هەرێمی کوردستاندا لە ڕێگای لیژنە تایبەتەکانی وەزارەتی بازرگانی و پیشەسازیەوە چاودێری بازاڕەکان دەکات بۆی هیچ بازرگانێک یاخود فرۆشیاران نەتوانن لەو کاتەیە نرخەکان بەرز بکەنەوە. ئایا لە هەرێمی کوردستان ئەو پێداویستی و جوانکاریانە چییە کە هاوڵاتیان ئەنجامی دەدەن؟ ئایا پێشوادەی جەژن هیچ گۆڕانکاریەک یاخود جوڵە بازرگانیەکان یاخود هاوردەی کەلوپەل لە دەرەوە زیاد دەکات؟ مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆم بابەتە بکەم. جەژنی قوربان بۆنەیەکی تەواو ئاینیە و نوێبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە. مسلمانان لە سەرانسەری جیهان پێشهاتنی ئەم جەژنە ئامادەکاری تەواو دەکەن و پێداویستی خۆراکی و جوانکاری تایبەت بەو بۆنەیە لە ماڵەکانیان ئامادە دەکەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هاوشێوەی وڵاتان ئامادەکاری تەواو دەکەن بەو بۆنەیەوە و شیرینی و خواردنی تایبەت بەو بۆنەیە دەکڕن و بازاڕەکانیش جوڵەیەکی باشی تێکەوتووە. پێداویستیە سەرەکیەکانی هاوڵاتیان بۆ جەژنی قوربان بەکاری دێنن: خواردەمەنی، شیرینی، چەرەزات، پێداویستی ناوماڵ، ئەکسسوارات، پێداویستی جوانکاری ڕوخسار، قوربانی ئاژەڵ. ئەو وڵاتانەی بە فەرمی جەژنی قوربان دەکەن. 38 وڵاتن لە سەرانسەری جیهان. خەرجی جەژنی قوربان لە جیهاندا زیاترە لە 30 ملیار دۆلار. ئەوەی تایبەتە بەلایەنی جوانکاری ڕوخسار و پێداویستیەکانی هاوڵاتیان ڕوو لە سنتەرەکانی جوانکاری دەکەن و خۆیان بۆ ئەو بۆنەیە ئامادە دەکەن و دەیانەوێت بە جوانترین شێوە لەو جەژنەدا دەربکەون. ئەو جوانکاریانی کە لە خانمانە ئەکرێت لە خانمێکەوە بۆ خانمێکی تر ئەگۆڕێت هەم بەپێی تەمەن هەم بەپێی پێستی ئەو کەسە ئایا تا چەند هیلاکە تا چەند هیلاک نییە. بێگومان مۆدیلیش کار لەسەر ئیشی ئێمە ئەکات تا ڕادەیەک، بەڵام ئێمە زیاتر بە ڕێنمایی خانمانەکەین کە چی لەگەڵ دەموچاویانە ئەگونجێ زیاتر ئەو کارانە بکەن. بێگومان گرنگیدان بە پێست هەموو ڕۆژێک زەڕورە نەک تەنها پێش جەژن و ئێمە کە ئەڵین گرنگیدان بە پێست تەنها ئەوە نیە کاری بۆتۆکس و فیلەر، بەڵکو زۆر شتەگرێتەوەوانێ هەر لە بەکارێنانی دژەخۆرەوانێ بێ، لە بەکارێنانی غەسوولی تایبەت بە دەموچاوی خۆت بێ، بەکارێنانی کرێمی شەوان بێ. اینجا ئەو کارانەش کە لە کلینیکەکانمانە ئەکرێت و بێگومان خانمان سەیرەکەی ئێستا بە ڕێژەیەکی بەرچاو گرنگی بە پێستی خۆیان ئەیان نەک تەنها لە کاتی جەژنە، بەڵام لە مناسەباتەکان و جەژنە ئەمە زۆرتر ئەبێ لە بەرەوەی تێکەڵاویەکی زۆرتر هەیە. خانمان حەزەکەن دەموچاویان تۆزە ڕۆشنتر دەرکەوێت، جوانتر دەرکەوێت و ئێمە مەبەستمان لە گرنگیدان بە پێست بۆ ئەوەیە کە پێستێکی تەندروست بهێڵینەوانێ، پێستێکی گەنجتر تا بتوانین. و بێگومان هەندێک خانمیشمان هەیە کە لەبەر ئەوەی کە ڕۆژانە کاریان هەیە مەجالیان نییە هەموو ڕۆژێک زۆر گرنگی بە دەموچاویان بەنیا ئیشێ بکەن، بۆیە پێش جەژن هەڵەبژێرن. بۆی ئەگەر ئیشێکیان لە دەموچاویانە کرد، سوربوونەوەیەکی تیابوو، ئاوسانێکی تیابوو، ئەو چەند ڕۆژە لە ماڵەوە بمێننەوانێ و تیشکی خۆر بەریان نەکەوێت و دوای ئەوە دەموچاویان ئاسایی بێتەوانێ. زۆرتر ئەو کارانەی کە ئەکرێت تا ڕادێ پاکردنەوەی دەموچاوە کە لە ناو خەڵکا بە هایدرافێشەڵ ناسراوە، جلساتی لابردنی مووی دەموچاو بە لەیزەر، جلساتی میزۆ و پلازما زۆر ئەکەن بۆی دەموچاویان ڕووناک بێتەوانێ. تا ڕادەیەک بۆتۆکس و فیلەر خانمان داوای ئەکەن بۆ کەمکردنەوەی چرچیەکانیان. بابەتی جوانکاری مەیکەپە بۆنە یەکێکن لەو بابەتانی کە لە جەژنە خواستێکی زۆری بۆ سەرە. من دەمێ پرسیارە لە بەڕێستان بکەم لە جەژنی قوربان ئەم خواستە هەیە لەلایەن هاوڵاتیانەوە؟ بەتەکید وەکو جەژنێکی نەتەوەی و دینی لە هەمان کات کاتێک جەژن دادێ خواست لەسەر شتەکان بە تایبەت بابەتی جوانکاری یەکجار زۆر دەبێت. وەکو جوانکاری بۆن پێداویستیانی خانمان با بڵێن
لە جێژندا گەرموگوڕگەکی باش بەخۆیەوە دەبینێت هەرچەندە ئەمە بەهۆی دۆخی ئابووری هەرێمی کوردستانەوە لە چەند ساڵی ڕابردوو ساڵ بە ساڵ تۆزێ فەرقەکاتن ڕاستی بەڵام بەخۆش دەزانی هەرێمی کوردستان بە تایبەت هەولێر بازار ئێستاکە پەیوەستە بە پرانسیپە جیهانیەکانەوە. ئێوە مەسەرەن لە بەرەجێژانە زیاتر خواست بۆ بابەتە جوانکاریەکان زیاتر کامانن ئەو پێداویستیانە کامانن کە هەم خانمان و هەمیش پیاوان ڕووی تێدەکەن. بەتەکیید بۆ خانمان و بۆ پیاوان وەکو بابەتی جوانکاری پێداویستەکانی بۆن بە تایبەتتر بۆ خانمان پێداویستەکانی میکەپ و سکین کێر بابەتەکانی پێست کە هەموو جژنێک خەڵک بە حەزێکی زۆرەوە دێتن و ڕیان تێدەکەن. چ جیاوازیەکەی لە نێوان بەرهەمێکە کوالەتی بەرزە پێڵەن ئۆرجینال بەرهەمێکیش کە کۆپیە و لە بازاڕەکانە بەداخەوە بە خۆت دەزانی لە هەرێمی کوردستان ئێستاکە خواستێکی ئەگزار زۆر لەسەر بەرهەمی ئۆرجینال هەیە بەڵام بەرهەمی ئۆرجینال کەمە بە گوێرە ئەو خواستنیە کە خەڵک داوای دەکات بازاڕەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا پڕن لە بابەتی فیک و لە سوشیال میدیاش ڕێکلامێکی ئەگزار زۆریان بۆ دەگرێت. بەڕاستی ئەمە نیگەرانین بۆ بابەتە وەکو دوکاندارێک براندێکی لۆکاڵیمان هەیە لە هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر ڕۆژانە سەردانمان دەکاتن کێشێکی گەورە دروست بووە لە بینی کوالەتی ئۆرجینال و فیک خەڵک متمانەی نەماوە بە دوکانەکان لە هەرێمی کوردستان. باشە ئێستا بابەتی بۆن باسکەین مەسەرن بۆنێکی کوالێتی ئۆرجینال و بۆنێکی عادی مەسەرن منێک چۆن بیناسمە تایتڵی براندەکە زۆر جار فێک دروست دەکرێت پیتێکی لێگۆڕن بەڵام ئێستاکە فێکی زۆر باشەیە پێ دەڵن ماستەر کۆپی کە شتەکان لە ڕووپۆشی دەرەوە هەمان ئۆرجیناڵەکەیە بەڵام لە کاتی بەکارهێنان لە بۆ نمونە فەرق دەکات بۆنەکەت پێ نادا یاخود ماستەر کۆپی وا هەیە لە بیدایەتەن زۆر بۆنەکەش بە بۆنە ئۆرجیناڵەکاتی بەڵام لە دوای مانەوەی 5 دقیقی بۆنەکە یەگۆڕێتن و لە ڕووی سەحیشەوە زۆر خراپە بەکارهێنانی ئەو شتانەی کە فیکن بە تایبەت بۆن چونکە زۆربەی پێکاتەکانی کحولەکانە براندی باشیشمان هەیە لە هەرێمی کوردستان بەڵام هەندێک جار دەبێتە هۆیەوەی کە نرخەکەی زۆر گرانە یان بابەتێکی بۆنەیەکی ئاینی وەکو جەژن دێتە پێشەوە ئێوە بازرگانن مەسەن خاوەنی براندێکی خۆتان دەستکاری نرخەکانەکەن یان وەکو خۆیەتی بەڕاستی زۆرم پێسەیرە کە زۆر جار جەم لێ دەبێت لە زۆر شوێن کە دەڵێن دەستکاری نرخەکان دەکرێتن بگرێ ئێمە هەموو ساڵێک پێشی جەژن بە تایبەت ئیڤنتێک ڕاگەینین ئۆفراتەکەین دیسکاونتەکەین لەسەر زۆربەی بابەتەکان لە بۆ نمونە لە ئێستادا بۆ نزیکەی 1 هەفتە دیسکاونتمان کردووە لەسەر تەواوی پرۆداکتەکان ئۆفەرماندانەوە گیفت هەدیە دەین بە خەڵک بەنسبەت دوکانەکانی تر بەداخەوە لەوانەیە تۆزێ شتی وا هەبێتن بەڵام بەنسبەت شۆڕۆمەکانی خۆمانەوە تشتیوانە لەلایمە تایبەت بەوەی کە ئێستاەوە کڕیارەکانتان زیاتر خانمانن یا پیاوانن وڵی هەردووکی هەیە ئەگەڕێتەوە سەر شوێنەکان بە تایبەت ئەگەر بێت و دوکانەکانمان لە مۆڵ بێ زۆربەی کات بە خێزانی خەڵک سەردانمانەکە ئەو دوکانانەی کە زیاتر لە سەرجادەکانن پیاو زیاتر سەردانیەکەن بە تێکەڵە هەردوو لە سەردانەکە ڕاستی مەسەرەن ئەمە هەندێک جار بۆ هاوڵاتیان گرنگە لەوانێ بۆن هەریەکە لێمە بۆنێکی دڵخوازی خۆی هەبێت بەڵام لەوانێ ڕەنگە خەڵک پرسن هەرزانترین بۆن لە هەرێمی کوردستان یاخود لە لای ئێوە گرانترین بۆن چەندە هەتانە بەتەکیید لە دوکانەکانی ئێمە لە $30 دەست پێەکە گرانترینیشان حەزەکەی با پیشان بوودا گرانترین بۆنمان $3275 واتە 32 وەرەقە $75 ئەو کارەکەی چێ من نرخیەوەن دەگران بێگومان لە پشت هەر بۆنێکی سەرکەوت و چیرۆکێکی تایبەت هەیە و لە دوای هەر بۆنێکی گران لوتێکی زۆر تایبەت هەیە پێکاتەکەی وای لێ کردو بۆنەکە زۆر گران بکەوێت لە پێکاتەکەی ئاڵتون هەیە سەرەکەی کریستاڵی ڕووپۆش کراوە لە هەمان وەخت چەندانێکی کەم ساڵانە لێ بەرهەم دەهێنرێتن و گرانترین گوڵی یاسەمی لە ناو بۆنەکە بەکار هاتووە یعنی ئەومە پەیوەندی بەوە نییە کە بۆنێکە زۆر گران بێ زۆر دەمێنێتەوە بەتەکی هیچ پەیوەندیەکی بەوە نییە چونکە بۆنی زۆر باشەیە کە نرخەکانیان زۆر گرانە لە هەمان کاتمانەوەیەکی کەمیان هەیە وەکو پارفۆمانسێکی زۆر لاوازیان هەیە بەڵام دەگەڕێتەوە سەر پێکاتەکە ئاەتی لە ناو بەکار هاتووە چ براندێک دروستی دەکات باشە ئێستا بۆنێک کە دەڵێیت نرخەکەی $3275 لێتان فرۆشتۆ تا ئێستا بەتەکی لە ماوەی ساڵێک 3 دانەبار هەمووی لە بە هەموو فەرعەکانمان هاتوو لە عێراق لەخوا بەزیاد بێتەوە کەستە لێ فرۆشراوە بەڵێتەکەیت سەنتەرەکانی جوانکاری لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 54 سەنتەر لە پارێزگای سلەیمانی 28 سەنتەر لە پارێزگای دهۆک 21 سەنتەر
کۆمەلگای پزیشکی لە هەرێمی کوردستان 114 کۆمەلگا. دابشکردنی موچە کاریگەری تەواوی لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان هەیە. سەرەڕای هەموو قەیرانەکان توانرا لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان پێشجێژن موچە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابش بکرێت و بازرگانانی زێڕیش باز لەوە دەکەن هاوڵاتێکی زۆر ڕوویان تێکردوون بۆ کڕینی زێر بە تایبەتی بۆ جەژنی قوربان. زێڕی ژەتوانین بڵین بۆتە ئەو پێداویستیانی کە لە بەرە جێژنانە خەڵکی ژوەکو پێداویستەکانی تر دێدەیکڕێ لە بازار یا خواستی کەمە ئێستا؟ بە دڵنیایەوە ینی پێشی موچە بەشش سەرەکیە لە زم و جۆلی زێر ینی بگرە سەتا ئەفتای زیاتر ڕەبتی بەوەی وەیە بەس ئەلحەمدولیلا ئەو جێژنێ موچە زووتر درا ینی خەڵک ئەو زم و جۆلە زیاتر بوو لە جەژنی ڕەمەزان ینی زێڕش وەکو کاڵاکانت کە وەکو شتومەچی ناوماڵ خەڵک ئەوجا بە گوێرەی عەزمی خۆی گۆڕانکاری بەسەر زێڕەکاندا دەنی کا ئەو جم و جۆڵی ئێستا لە بازار دەبنی هەمان ینی جم و جۆڵی شتومەک و چەرەز و ئەو بابەتانە. ئێستا لەم دوو سێ ڕۆژەی جەژنە خواستە بووە بە تایبەتی لەلایەن خانمانەوە؟ بە دڵنیاییەوە ینی هەموو زێڕنگرەکان ئێستا سەیریانکەی هەموو بازاریان هەیە و هەموو مشتریان هەیە و ئەلحەمدولیلا ئەو جێژنێ جیا لە جێژنی ڕەمەزانی لەبەرەوەی موچە زووتر درا خەڵک گۆڕانکاری بەسەر زێڕەکانی خۆی داهینا. بازاریەوە باش ئێستا؟ ئەلحەمدولیلا زۆر باشە بە دڵنیاییەوە هەموو زێڕنگرەکان نەکەر ئێمە هەمویان ئەوجا بە گوێرەی پێویستی خۆیان بە گوێرەی عەزمی جامخانەکەی خۆیان بازاریان هەیە ینی ئەمن جگە لەوەی شەریکەی نەقلیشمێ ینی ئەفتانە زێڕێکی زیاتر دێت تقریبەنەوە 2 هەفتەیە زیاتر ینی 2 هەندی جاران داخلی کوردستان دەبی. کاک حاجیان هێجار دەوتێت کاتی بەرە جێژنانە و خواست بۆ پێداویستەکان گرانە بێ بازرگانان ئەوان ئەمە شمولی زێڕ ناکات؟ نانە بەعکسەوە تاکە شت کە ڕەبتی بە گرانبوون و هەرزانبوون نییە میسالم بەدەست خەڵکی مەبی بە خۆمان گرانیکەین یان بە خۆمان هەرزانی بکەین بگرێ ئێستا هەرزانترە دەبایە گرانتر بی بە گوێرەی کاڵاکانیت کە بە دەبایە ڕەوازی زیاترە دەبایە گرانتر بی کەسی ئێستا هەرزانترە ینی زێڕینگر زێر کاڵایە کە جیهانیە ڕەبتی بە ناوەخۆ نیە تا خەڵک برند و نیویکە. ئەنی ئێستا دەرفەتێکی باشە بۆ کڕینی زێر؟ ئێستا زۆر باشە ئێستا ئەو دقی تقریبان 40,000 لە چاو مانگەک 2 مانگ پێش ئێستا دابەزێت ینی سەروی چلی دابەزوو ینی بگرە خەڵک ئێستا بیکڕی دەساقەکەی بەلاژ لۆ ڕادەوەستی لە چاو 2 مانگ پێش ئێستا. ئێستا لەم مانگەدا ینی بۆ جەژن زێری زیاتر هاوردەی هەرێمی کوردستان کراوە بازاری زیاتریش هەیە؟ بەڵێ زیاتر ینی ئێستا پێشتر ئەگەر لۆ هەولێرە ئەفتانە 50 کیلۆ بەهاتبی ئێستا 200 کیلۆ دێ بۆ هەولێر بۆ داخلی هەرێم ینی زیاتر لە 200 کیلۆ دێ ینی ئەو مانگەی ڕابردوو زیاتر لە سەروی تەنێک بۆ هەولێر هات. هەموو جێژنان بە حکومی ئەوەیە کە ئەمە دابوو نەریتیمە و کەلچەری ئێمە مەسەلەن ئافرەتی کورد عەزی لە زێڕە بازار حەڕەکەی دەکە و بەرەم بەرەو پێش هەموو جێژنان جگە لەوەی ڕاستە مەسەلەن تاسیراتی جێژن بەس ئەو بەرەو پێشونەی ئابووری کوردستان بەرەو پێشوە زۆر کاریگەری هەیە خەڵک دنیابوونە خەڵک دنیابوون لەو هەنگاوەکانی حکومەت هەرێمی کوردستان ئەمانە زۆر دەوری هەیە لەبەر ئەوەی خەڵک مرتاع دەبێت دێ زێڕی دەکرێت ئەو هەنگاوانەی حکومەت هەرێمی کوردستان بەرەو ئابووری سەربەخۆ دەڕەوە ئەمانە زۆر کاریگەری هەیە لەسەر هاوڵاتیان و خاستن هەرێمی کوردستانی گوتۆتەوە لەخوای بەزیاد بێ زۆر بەرەو باشی دەچێت. هاوردەکردنی زێر لە شەژمانگی یەکەمی ئەم ساڵدا کە لە وڵاتی تورکیا و ئیماراتەوە هاوردە کراوە لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە 8 تۆن و زێر لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانیەوە 6 تۆن و زێر کۆی گشتی زێڕی هاوردەکراو لە شەژمانگی یەکەمدا 15 تۆن زێر بووە. زێڕی هەناردەکراو لە ڕێگای هەرێمی کوردستانەوە بۆ پارێزگاکانی عێراق 4 تۆن زێر بووە. چاودێریکردنی بازار و ڕێگری لە قۆڕەخکاری و گرانبوونی کاڵا و پێداویستیەکان بۆ مەبەستا وەزارەتی بازرگانی و پیشەسازی دڵنیایی تەواو دەدات بە هاوڵاتیان کە لە ڕێگای لیژنەکانیانەوە چاودێری سەرجەم شوێنەکان دەکەن بۆ ڕێگری لە بەرزبوونەوەی نرخ لەلایەن فرۆشیارانەوە.
چۆن کۆنتترۆلی بازارتان کرد وەک وەزارەتی بازرگانی و پیشەسازی و ئەو کاڵە و بەرهەمووشمەکانی کە هاوردەی بازارەکانی هەرێمی کوردستانە کرا زیاتر لە چ بەرهەمێکە خۆیە بینیەوە؟ هەردەم بە تایبەت لەو کاتانەدا لەو بۆنەیەدا هەولی ئەوە دەدەین چاودێریەکانمان چڕتر بکەینەوە. چەند تیمێکی تایبەتمان هەیە کە پێک دێ لە چەند لایەنی پەیوەندیدار ئەو تیمانە سەردانی بازاڕێت دەکەن دوکانەکان، سوپەرمارکێت و کۆگایەکان. بۆ نمونە لە پێش جەژنی ڕەمەزان تەنیا بۆ مانجی ڕەمەزان زیاتر لە 1000 سەردانی سوپەرمارکێت و کۆگا و شوێنی تایبەتمەند ئەنجام درابوو لەلایەن ئەو تیمانەوە. بۆ ساڵپار بۆ 1 ساڵ زیاتر لە 18,000 سەردانمان هەبووە. بۆ ئێستا ئەو سەردانانە زۆر گرینگە بۆ ئەوەی هەر سەرپێچێک ئەگەر ڕەچاو بکرێ، ئەگەر گومان هەبێ لە شتێک ئەو تیمانە هەڵدەستن بە ئەنجامدانی کاری پێویست، ئەوە وا دەکا کە جۆرێک لە زەمانەت بدرێتە هاوڵاتیان کە ئەو کاڵانێک کە بەکاری دەین بۆ جەژن دەشێ بۆ بەکارهێنانی مرۆیی. ئێمە وەکو بەراوردکردن دەتوانین بڵێن ساڵ بە ساڵ سەرپێچەکان کەمتر دەبنەوە. گرفتێکی ترمان هەیە لە هەرێمی کوردستانە ئەو کاڵا و بەرهەمانە ماوەکانیان بەسەر چوون، ئەم بۆنانە بە دەرفە دەزانن کە لە بازاڕەکانە ساغی بکەنەوە. بەڵێ ئەو سەرپێچیانە هەن بە تایبەت لە کاتی جوولەی بازاری زۆر، بەڵام تیمەکانی وەزارەت لەگەر لایەنی پەیوەندیدار بەرامبەریان ڕاوەستاینە و دەتوانن ئەو سەرپێچیانە تۆمار بکەن و سزا بدرێن، ئەو شوێنانە سزا بدەن. خۆشبەختانە ماوەیە کە ئەو سەرپێچیانە هەروەکو ئاماژەم پێکرد کەمتر بوونەتەوە، کە ئەوەش ئاماژەیە بۆ ئەوەی کە بازاری هەرێمی کوردستان سەقامگیرە. ئێستا ئەڵوگۆڕا بازرگانەکانمان لەگەڵ وڵاتانی دراوسێ و ناوچەکە چۆنان، ئەگەر بەبەر بە ژمارە لای بەڕێستان هەبێت چەنە لە چه ئاستێکدایە جیاوازیمان هەیە لەگەڵ پار ساڵ و ساڵانی ڕابردوو؟ بەڵێ ئێمە تاکو ئێستا لە مانجی کۆتایی مانجی 6 دەتوانین بڵین بۆ 2022 کە وەکو لێڤڵەکی بەراوردکردن دابنین 6 مانجی ساڵی ڕابردوو لەگە 6 مانجی ئەو ساڵ کە بەراورد دەکەین ڕێژەکان بەرزترن، ژمارەکان زیاترن، قەبارەی ئاڵوگۆڕی زیاترە لەگە وڵاتانی ئەوروپی، لەگە وڵاتانی ئاسیاوی، لەگە وڵاتانی دەوروبەر. هاوردنی کەلوپەل ئامێر یەدەک بۆ هەر کارگەیەک بۆ هەر پرۆژەیەک ئێمە تێبینیمان کردووە کە زیاتر بووە بە بەراوردکردن لەگەر 6 مانجی ساڵی ڕابردوو، بە تایبەت لە کارگەکانی خۆراک، لە کارگەی بیناسازی، دروستکردنی کەلوپەلی ڕۆژانە و چەند بیرۆکە و دەست پێشخەری زۆر باش هەن لە هەرێمی کوردستان کە ئێمە لە وەزارەت ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیاکان لە ئاخاوتن و گفتوگۆ داین کە دامازرانی پرۆژەی نوێ لە بواری دیجیتالی، لە بواری ئۆنلاین، لە بواری دروستکردنی بۆ نمونە یەدەجی ئۆتۆمبیل. پێم خۆشە ئاماژە بەوە بکەم مانجی ڕابردوو چەند کۆمپانیایەکی ئەڵمان سەردانی هەرێمی کوردستانیان کرد کە هاتنە وەزارەت، باز لەوە دەکرا کە پرۆژەی ئەڵمانەکان پرۆژەی گرینگ لقەکانیان و فەرعەکانیان لە هەرێمی کوردستان بکەنەوە بۆ دروستکردنی کەلوپەلی یەدەک، بۆ ئەوەی کە لەبەرەوەی دەزانن کە هەرێمی کوردستان وەکو بازارێکی سەقامگیر، وەکو دەواازەیەک بۆ بەشەکانی تری عێراق بەکاردێتن. مۆڵەتەکانی بازرگانی لە هەرێمی کوردستان بۆ کارتەکانی تەندروستی، خۆراک، کشتوکاڵ، سامانی ئاژەڵ، پیشەسازی لە ساڵی 2019 11,730 مۆڵەت بووە، لە ساڵی 2020 6,790 مۆڵەت بووە، لە ساڵی 2021 12,000 مۆڵەت بووە، لە ساڵی 2022
14,000 مۆڵەت بووە. لە ساڵی 2023 و لە شەژمانگی یەکەمدا 7,600 مۆڵەت بووە. جەژن بۆنەیەکی تایبەتی ئاینیە. موسڵمانانی جیهان بە تایبەتی خۆیان بۆ ئەو بۆنەیە ئامادە دەکەن، بەڵام بەڕای شارەزایان دەبێت زیادەڕۆیی نەکرێت لە کڕینی پێداویستیەکاندا و لە هەمان کاتیشدا گرنگی بەو بۆنەیە بدرێت و بەرز ڕابگیرێ، بە تایبەتی بۆ جیلی نوێ، بۆ ئەوەی پەیوەندی کۆمەڵاتیەکان لەدەست نەدرێت. دکتۆرە تایبەت بە بۆنە تایبەتەکان بە تایبەتی بۆنە ئاینەکان لە جەژنی قوربانە بۆنێکی تایبەتیە بۆ هەرێمی کوردستان وەکو گشت مسلمانان، ئەم بۆنەیە چ تایبەتمەندێکی هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ ئێمە؟ ئەم پرۆسەیە لێک نزیک بوونەوەیە، دووپاتکردنەوەیە، ئەپدێتکردنی پەیوەندیەکانە. یعنی تۆ بە درێژایی مانگ و ساڵ چەند جێژنێکی تایبەتمان هەیە ئێمە، یەک لەوانە جێژنی قوربانی پیرۆزە. لەو جێژنە حەزمان لێیە پەیوەندیەکان نوێ بکەینەوە بە شێوەیەکی ئەرێنی. لە هەرێمی کوردستانە ئامادەکاری دەکرێت لە هەموو ڕۆیەکەوە لە ڕووی جلوبەرگەوە، خواردنەوە، کۆمەڵش حتا ئەکسسوارات و جوانکاریشەوە. ئەمە هەز ناکەی هەندێک جار زیادە ڕۆی تێدا دەکرێت یاخود دەبێت بەپێی پێویستیش ئێمە ئامادەکاری بۆ خۆمان بکەین. بەخۆی بزانە ئێمە ملەتێکی حەزمان کۆمەڵایەتین، حەزمان لە بەڕێوەبردننی پرۆسەکەیە بە جوانترین شێوە و بە جوانترین وردەکاری. بۆیە بە تایبەتی خانمان زۆر حەزەکەن و زۆر هەستیارن لە بۆ وردەکاری، حتا سەبارەت بە ئەم قاب و شتی کە پێشکەشیەکەی مثرمێوە و مێوەجات بە تەنیایە جۆرێکە چەرەزاتە جۆرێکە. ئێستاش بازار پڕە لەو شتانە کە مغڕیاتن، وا ئەکە کە تۆ سەرنجی لە بۆ ڕابچێشی و یعنی بیکڕیت، بەڵام لەوانە نییە پێویست بکات. یعنی کە تۆ هەیتت لە ماڵە پاکە خاوێنە. من زۆر تاکیدم کرد پێش ئێستا، گوتم بە پاچی بە خاوێن، ینی بەرز نییە تۆ جلەکانیشت نوێ بکەیتەوە، با پاک بووی خاوێن بی. ئەوڕۆ ڕۆژگار وەکو جاران نییە، جاران نەمان بوو. یعنی جەژن و جەژن لەوانەیە زلەکت بۆ بکڕایە، یاخود پرۆسەی جلکڕین پاییزان بوو بەهاران بوو. ئێمە وا پەروەردەکراین. تایبەت بە جیلی تازە هەست دەکرێ ئەمە زۆڵی زۆر گرنگی بەم بۆنانە نادەن، بە جەژنەکان نادەن. چی بکرێ باشە بۆم بابەتە؟ ئەو جیلە تازەیە یعنی هەست ناکە کە شتێکی گرنگە بەیانیکەی زوو لە خەو هەرستی، استراحەتی خۆی ناگۆڕێتەوە بۆی کە پێشوازی لە جیرانەکان بکە یان بڕوا سەردانی جیرانەکان بکە بەیانی هەڵ بە سیستەمەکەی خۆی هەڵەستێ. ئەمە شتێکی خۆش نییە، چکە ئەو بۆنە تایبەتمەندی خۆی هەیە. ئەو تایبەتمەندیە یەکەم ئامانجی ئەوەیە دووبارە ئەپدێتکردنەوە و بەرزکردن و بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە. بۆیە دەبێ ئەوانیش بەشدار بن لەو پرۆسەیە بۆ ئەوەی لە دەستی نەدەین کە سەردانی جیرانەکانەکەین، لیانە پرسینەوە پەیوەندیەکە بەهێزەکەین، خۆشترە بۆ ئەوەی سلبیاتی ئەو پەیوەندیانەش کەم بیتەوە. یعنی لە ناو جیرانەکان ئێستا زۆر کەس هەیە ڕێ جیرانی خۆم ناناسم، تەنها سەلامێکی لێکم، بەڵام ئەو بۆنانەوە ئەکەن تۆ هەنگاوێک بچێ پێش لە بۆ ناسین. باشە دکتۆرە بەپێی ئەزمموی خۆت هەز ناکەی بۆ هەرێمی کوردستان ئێمە بنمونەوەرەگرین، ئەگەر ئەم بۆنە ئاینیانە نەبێت لایەنە کۆمەڵایەتیەکە زۆر بەرەو کاڵبوونەوە و کەمبوونەوە دەڕوات. بزانە ئێمە وەکو تاک وەکو خێزانی هەرێمی کوردستان بەگشتی تەنفیسمان نییە، مەجالاتی تەنفیسمان زۆر کەمە. یعنی ئێستا ئەگەر من دەرچم یا مۆڵ هەیە یا چێشتخانەکان هەیە، پارکێکمان هەیە ئەوش زۆر سەرقاڵ و قەڵەبارغا کە تۆ حەزت لێیە بچی تەنفیسێک بکەی، بەڵام لە هەمان کات هەندێک تایبەتمەندی هەبێ، تۆزی تایبەتمەندی هەبێ. ئەمیشتانە گرنگە کە تۆ مەجالێکی تەنفیسی هەبێ. لەبەرەوەی کەمە، بەڵام ئەگەڕێینەوە بۆ ئەو جەژنە پیرۆزانە، جەژنی ئاینیە، جەژنی نەتەوەیە، ئەمانە زۆر گرنگە کە پەیوەندیەکانمان لەگەڵی بەردەوام بکەین و پرۆسەی کۆمەڵایەتەکەی لەگەڵی لێک نابیتەوە. جەژنی قوربان جەژنێکە تایبەت بە موسڵمانان و لە 4 ڕۆژ پێک دێت کە موسڵمانان تێدا گەردنی یەک ئازا دەکەن و لەم جەژنەدا شیرینی دەبەخشنەوە. موسڵمانان باشترین ئامادەکاری دەکەن بۆ ئەو بۆنەیە و تیایدا پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان بەهێزتر دەکەن و جەژنی قوربان بە یەکێک لەو بۆنە تایبەتانەدا دەنرێت لە سەرانسەری جیهان کە زۆرترین خەرجی بۆ پایەداویستیەکان تەرخان دەکرێت لەلایەن هاوڵاتیانەوە.